بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ڕۆژێکی نوێ لە گەشتی شیکاری وەرزشی لەگەڵەوەی بەڕێز و خۆشەویست پێک دەگەمەوە. یاریەکان بەرەو کۆتایی هەنگاو هەڵدەگرن، پەردە لەسەر ڕکابەری خولی ئیسپانیش دادرایەوە لە 3 هەفتە پێش کۆتاییتنی خولەکە تەنهاوەی ماوە هەفتەی داهاتوو هەموو شتەکان کۆتایی پێبێت و لە هەفتەی 37ەوەی تر ڕێزلێنان بۆ یاریزانەکانی بەرشلۆنە بکرێت لەوەی کە دێنێنێ یاریگا و ڕێزلێنانی پاڵەوان بوون. ئەوەی دەمێنێتەوە ڕکابەری تەنها ئیتالیا دەمێنێتەوانێ و ئیتالیا ڕکابەرەکە دوێنەشەو بە یەکسانبوونی ناپۆلی گەشتەوە ئاستی لووتکە بەێستر بوو لەبەر جیاوازەکە بوو بە یەک خاڵ دوو یاری ماوە. هەوڵ دەدەم ئەمڕۆ شەوی ڕابردوو لەگەڵتان نابووم بۆ کلاسیکۆ پاژیارەکە باسمەن لە کلاسیکۆ و بارودۆخی ڕیال مەدرید و بەرشەلۆنە و دەرەنجامەکانی کلاسیکۆ کرد. زۆر ناچمەوە سەری بەڵام دووسێ دیێڕی تازار دەڵێنەوە لەسەر کلاسیکۆ، چونکە کلاسیکۆ هەمیشە یاریشی گەورەیە، کلاسیکۆ هەمیشە یەکێکە لە یاریە بەهێزەکان، کلاسیکۆ هەمیشە ئەو یاریەیە کە زۆرترین بینەر لە خۆی کۆ دەکاتەوانێ. ئەگەر ئاسی تیپەکانیش بێتە خوارەوە، ئەگەر جیاوازی لە ئاسی تیپەکانی شابێگە، یعنی لە هەموو دۆخێکە من ئەتوانم شایدیەوە بدەم کە ڕوبەڕووبوونەوەی ڕیال مەدرید و بەرشەلۆنە گەورەترین ڕوبەڕووبوونەوەی کە زۆرترین بینەر و هاندەری کوردستان لی کۆ دەبنەوە کە حتمما بۆ گیانی شەر بەو جۆرەیە، بەڵام ئێمە لە بەرۆی با پێوەرەکە نەخەینە ئاسی گیان و نەکەوینە هەڵەوە. ئێمە من باسی کوردستان و چواردەوری خۆمانەکەم ئەبم جۆرە باس ینی کلاسیکۆ هەر قسەیەکی لەسەر دەکەینەوە سەبارەت بۆ دۆخێکەیە و لە زمنیشە کاردانەوەکانی ڕیال مەدرید وەک دەبین گۆڕانکاریەکان لە پێش هاتن، ماڵاوایکردنی ئەلۆنسۆ و دەست بەکاربوون، یعنی هەوڵە دەم تۆزێن بەرنمەیە تایبەت کەم وە قسەی تایبەتیان لەسەرگین. سەبارەت بە بەرشەلۆنە من ئەوەی کە سەبارەت بێ بە بەرشۆنە لە مەرزە پێویست ناکات جگە لە ستایشکردن، جگە لە وەسفکردنی ئەم تیپە، جگە لە ینی ئەگەر بگەڕێ لە بەرشەلۆنەیە بکەیتە وەسف و ستایش خاڵ بە خاڵ ڕەنگە بە دووسێ بەرنامەت بووە گەرەونە بچیتە وردەکاریەوە، بەڵام کاتێک تۆ بە کۆی گشتی ئەڵێ بە بەرشەلۆنە وەرزێکی پێرفێکت یعنی ئەمە واتای هەموو شتێ، لە ئاسی ڕاهێنەران، لە ئاسی سەرۆکایەتیانەکە، لە ئاسی بەڕێوەبردن، لە ئاسی هاندەرانیانەکە و هاندانیان، لە ئاسی تەواوی یاریزانەکان، لە ئاسی یاریزانی کە متمانەیان پێدرا شوێنی پێکراوەکانیان کردەوە، یعنی لە هەموو شتێکە بەرشەلۆنە وەسفی پێرفێکتیەکرێ. بەڵام شەوی ڕابردوو تارێق زیاب کە شیکەرەوەیکی بەناوبانگی بیان سپۆرت و پێشتر وەزیری وەرزش و لاوانی تونس بۆ یاریزانێکی ناودار و ڕایەنەر و یعنی ئەیملاقێکی گەورەی وڵاتانی عەرەبیە لە تۆپی پێ بڕوا بکەن. من بۆ یاری ئەنتەر و بەرشۆنە شتێکم پێوتن، وتم هەموو دۆخێکە قەیم بە تۆ، هەموو بارودۆخەکان دانێ لەوەی کە تۆ داوەر غەدری لێکردی، پەنارتی چی بە تۆ بەدڵتە ئەوە، پەنارتی بۆ نەگرتووی، فاوڵی بۆ نەگرتووی، پەنارتیجی تری بۆ نەگرتووی، ئەمەی بۆ نەگرتووی، ئەوەی بۆ نەگرتووی، هەرچی ئەڵێ حەق بە تۆیە. جوان لەم قسەم تێبگە، یعنی ڕێک تارێق زیاب عینەن قسەی کردەوە هەروەی کە هەفتەی پێشوش پێم وتیت چی ئەڵێیت حەق بە تۆیە، پەنارتیت بۆ نەگیراوە لەبری پەنارتیەک 3 پەنارتی کاکە با بڵێن ئەنتەر کارتێکی سووریە بۆ نەیاوە، چۆن ئەڵەی بەو جۆرێ. بەڵام بەخوای گەورە ئەوە بکەی بە بیانی و شکستی بەرشۆنە ڕاست ناکەیت، چونکە تۆ بەسەر هەموو ئەوانەدا زاڵ بووی، لە هەموو ئەوانت بردەوە، هەموو ڕووداوانەی کە تۆ باسیەکەی لە پێش خولەکی هێشتا و حەود ڕوویاوە، لە پێشەوەی تۆ گۆڵی 3-2 بکەیت، چونکە گۆڵی 3-3 ئینتەر پرۆنسەیەکەی احتیکاکە بەڕوای زۆرینە بەم جۆرە. تۆ بە کۆمەڵێ وردەکاری بچووک دۆڕای کە ئەتوانم ئێستا خاڵ یەکەمی تۆ بێنمەوە گەر تۆ پێ دووە با بڵین داوەر بەشێکە لە یارێکە بەشێکەتە، بەڵام تۆ بە وردەکاری بچووکی خۆت گۆڕای، بە گۆڕانکاری هەڵە دۆڕای، بە گرنگجینەدان بەلایانی بەرگریت دۆڕای. من لە مانگی یەکەوە هاوارەکەم کاکە بەرشەلۆنە شایانی ئەوە نییە وا بە ئاسانی گۆڵی لەسەر تۆمار کرێ، مەعقول نییە بام و تۆپێ لەسەر بەرشۆنە بێ بە گۆڵ. تۆ ئەم وەرزە لە ڕادە بە دەرهێرش بەرەکانێ سام ناکەن، ئەم وەرزە لە ڕادە بە دەرهێرشە بێرەکانێ گۆڵکردن، بەس وەرزی داهاتوو تۆ گرنتی ئەمەت هەیە. تەنها
ئەم تێبینیە هەیە کە ئەویش چییە لە پێناو باشبوونی بەرشەلۆنێ چونکە بەڕاستی بەرشەلۆنە سوپرایزی ئەم وەرزە بوو بەرشەلۆنە یەکێک بوو لە هەرە ناوازەترین و جوانترین تیپەکانی ئەم وەرزە کە هیچ کەس لە مانگی نەودەیە ئەم پێشبینی بۆ بەرشەلۆن تەقینەوەی بۆ بەرشەلۆنە نەکردووە و هیچ کەس توانای هێرشبەری بەرشەلۆنەی نەبووە بەڕاستی توانای هێرشبەری بەرشەلۆنە سەرسوڕە بوو لە غیابی لیڤاندۆڤسکیشا بەرشەلۆنە لە 3 گۆڵ و 4 گۆڵنەوە ساگەرچی چەند یاریێک و هیچ بردەوانێ بەڵام تا لەگەڵ ئینتەرا 2 یاریکرد دووچی 3 گۆڵی تۆمار کرد لەگەڵ ڕیال مەدریدا 4 گۆڵی تۆمار کردەوە یاری جامەکە 3 گۆڵی تۆ یعنی بەجددی ئەم تیپە شانی ئەوەی ئەو وردەکاریە بچووکانی چارەسەر بکرێ یعنی ئەم ساڵ دوێنێش پێم وتنوتە مەگەر بەرشۆن ئەم ساڵ چامپیۆنز لیگی ببردایەتەوە بڕواب کە لە تیمەکەی ساڵی 2009 بە زلهێستر و بە پێشتر و بە گەورەتر سێری ئەم تیمە دەکرا چونکە ئەم تیمە تەقینەوەی ئەنجامدا کەس پێشبینی ناکرد ئێستا تۆ باسی 2009 بۆ کێڵی گواردیۆلا هاو کاکە 2009 کە گواردیۆلا هاو ئەو تیپە 3 ساڵ پێشەوە چامپیۆنز لیگی بردبوو لە حسابی ئەرسناڵ 2006 چامپیۆنز لیگی بردبوو ئەو یاریزانەی کە تایە مابوون ساموئێل ئیتۆ بوو لیۆنێل مەسی بوو پیۆڵ بوو یعنی کۆمەڵە یاریزانی تێدا مابوون کە پێشتر چامپیۆنز لیگیان بردبووانێ لەگەڵ ئیسپانیا یۆرۆیان بردبووانێ ینی کۆمەڵی تایبەتمەندی هەبوو لە بەرشەلۆنی 2009 کاکە مێسی لە 2004ەوە دەرکەوتە بوو بۆ 2005 و 6 تەقینەوەکە دەستی پێکرد ینی لە 2006 تر کە تەواو هاتە ناو ئەجوایی یاریوانە دەرکەوت 2005 بۆ 2006 دواتر 2007 میسی گەیشتە ئاسێکی جیاوازتر میسی هاتریکی تۆمار کرده بوو لە کلاسیکۆیە کاکە 2009 گەر لێی ورد بیتەوانێت تا ڕادێگە مەڵێن ئەم تیپە کۆمە بەس ئەم ساڵ تەقینەوەکە لە ڕادە بەدەرە من پێت ئەڵێم ئەم ساڵ بەرشەلۆنە ئەو چامپیۆنز لیگەی ببردایەتەوانێ بڕوا بکە لە تیمی 2009 بە گەورەتر ناوی دێنرا و باستر دەکرا وە فلیک بە گەورەتر لە گواردیۆلا ناوی دێنرا تەنها بەو مەرجەی وەکو تیمەی گواردیۆلا ڕکابەرێکی چواروەرزەی کردایە کە چۆن ڕکابەری کرد دەرکران بردنەوە دەرکران ئاو بەڵام پێت ئەڵێم بەرشەلۆنە 100% وەرزێکی پێرفێکتی بەڕێ کرد ئێستا کاتی گوێگرتنە لە فلیک کاتی گوێگرتنە لە داواکارەکانی حەقی خۆیەتی داوای هەچ گرێ بەستێکی کرد بۆی واژوو بکرێ و ئەم یاریزانە لاوانە حەقە زوڵمیان لێ نەکرێ پێگاتەکەیان بۆ تۆکمەتەری بکرێ و ئەو وردەکاریە باشانیان ئەو وردەکاریە بچووکانیان بۆ چارەسەر بکرێ چونکە بەجددی بەدەر لە هەر دۆخێک ئەوە ناگرمە لە بەرچاوکە ئینتەر چه ئاسێکی پێشکەشەوە چونکە من نامێ غەدر لە ئینتەر بکەم نامێ غەدر لە پاریس سن ژەرمان کەم کە لە مۆرزەیە چیان کردو لە چامپیۆنز لیگ و چۆن هاتوون یعنی گوناح بوو بۆ بەرشەلۆنە کە لە وەرزی ئەمساڵ یاری کۆتایی چامپیۆنز لیگیش نەکا و ڕکابەری لەسەر نازناوی چامپیۆنز لیگ نەکا ئەمە دیوی وەرزشیە من پێتەڵێم کە ئەمانە ئەم وردەکاریە بچووکانە هۆکار بوو بۆ و من پێ دەڵێم کە بەرشۆنە شانی وێ لاپۆرتای گوێ لە داواکارەکانی فلێک برە و گۆڵانکاری بکە سەبارەت بە ڕیال مەدرید زۆر وازەحم پێم وتووی من لەسەرە مۆرزەی ڕیال مەدرید هەرچی دەڵێی یەک زەرب لەبری ئەوەی بۆ گواردیۆلا وتم یەک زەرب بۆ ڕیال مەدرید دەڵێم دوو زەرب لە هەموو ڕوویەکەوە یەکەم کەس ڕایەنەر سەرۆکایەتی کاریگەڕی یاریزانەکان پێکان چێ بەڵام بەرپرسیارەتەکەی یەکەم لە ملی ڕاهێنەرە چونکە ئەگەر لە ڕووی ئەو کەرەسەشەوە کێشەوە بێ هەر خۆت قوبوڵە کردوە دەجارەمەم دووبارە کردوەوە پێویست ناگا بچمەوە سەری ئێستا من بە دیوێکی تر باس لە ڕیال مەدریدت بۆکەم کەوتم زەرب هیچ شتێکی تیا نامێنێ کەوتم دوو زەرب بەسەر ڕیال مەدریدێ مۆرزە لە ڕاهێنەرەکەیەوە بیگرێت تا ئەخیری ئێتی هیچ شتێکی تیا نامێنێ لەبەرەوە نامێ هیچ لەسەر ڕیال بەڵام چابی ئەڵۆنسۆ بڕیار وایەکی شەش دەست بەکار بێ و لە جامی جانیانەکان ڕانەری ڕیال مەدرید بێ با ئێمە دێڕێک یا چەند قسەیەک لەسەرەمە بکەین ئەو سەردەمەی پیرێز ویستی یاریگاکەی نۆژەم کاتەوە تیپەکەی پارەیەکی زۆر بە خەرج نەدا لە کڕینی یاریزانان و تیپەکەی لە ئیدارەدان بەردەوام بێ و لە سەر سەکۆی نازناوەکان بەردەوام بێ کۆتاییات 4 ساڵێکت هەبوو کە دۆخی تیپەکە دۆکو پێویست نەبوو 4 ساڵێکت هەبوو کە 3 ساڵ شکست دێنابوو لە چامپیۆنز لیگا نەتە بردەوانێت لە ڕکابەری بەرشەلۆنە دوور کەوتی بووی تاوانێ کارلۆ ئەنشلۆتی دێنا لەگەڵ یا پێکەوە کارتان کرد بە یاریزانەکان ئەو سەردەمە کۆتایی هات و بە شێوەیەکی خراپیش کۆتایی هات کەوتایە ماڵین زەرب ئێستا سەردەمێکی نوێ
پێرێز بڕیار بەدەستە. تۆ کە بڕیار دەدەیت چابی ئەلۆنسۆ بێنی دەبێت ئەو عەقڵیەتەی 4 ساڵ پێش ێستا فڕێدابێ ئەبێ بچیتەوە چی؟ بچیتەوە عەقڵیەتی ساڵی 2009 چونکە تەواو جیلەکەت کۆتایی هات یاریزانەکانت کۆتایی هاتن سەردەمی تۆپی پێ زیاتر پێشکەوت مەلعەبەکە تەواو تازە بۆ نۆژەم بوانێ هەموو ئەم شتانە کۆتایی پێات ئێستا بێ بچیتەوە چی؟ ئەبێ بچیتەوە سەردەمی عەقڵیەتی کارکردنی 2009 لە ڕووی کارگێڕیەوە لە ڕووی کارگێڕیەوە بێ بچیتەوە. کاتێک چابی ئەلۆنسۆ دێنی پێویستە لەگەڵ داواکارەکانی چابی ئەلۆنسۆ کانگیر بیتەوە چونکە ئێمە هەمیشە وتومانە هەر ڕایەنەرە و جۆرێکە بۆ نمونە ئێمە هەر ڕایەنەرێک وەکو ێزوتوانای خۆی باسیەکەین ئەڵێین چابی ئەلۆنسۆ بۆ نموناڵین پیپ گواردیۆلا ڕاهێنەرێکە سیستمی یاریکردنی خۆی لە هەر تیپێکا بێ پەیڕەوێکە بەڵام کەرەسەکانی دەبێت بۆ بگۆڕیت و بێت گۆڕانکاری تیا بکە. لویس ئێنریکی ڕاهێنەرێکی ژیر و سەرکەوتوو پێرفێکتە دەتوانێت سیستمی یاریکردنی خۆی لەیانەیە پێڕەوکەوە فێری سیستمی نوێم بکە بەڵام پێویستی بە کەرەسەی نوێ و پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیە تاوێ بدۆخە ڕێکە. کارلۆ ئەنشلۆتی بۆ شێوازی کلاسیکی خۆی بۆی کانێ حاڵەت تەطبیقەکە پێویستی بە چەند یاریزانێک هەیە لەگەڵەوانی خۆتە. تۆخێڵ لە ستایلێکی ترە ئەم لە ئینزاجی هەموو یاریزانانەی کە دێنە بەردەستی دەتوانێت توانایکی لە ڕادە بە دەریان پێ دەکە ینی هەر یەکە و سیستمێکی تایبەت بەخۆی. ئەگەر بچیتە سەر چابی ئەلۆنسۆ لە ڕووی کارکردنەوانێ تێکەڵەی هەموو تاوان چابی ئەلۆنسۆ با پێتان بڵێم لەژێر دەستی هەموو ڕاهێنەرە گەورەکان یاری کردووە لە دیلبۆسکیەوە لە ئاراگۆنێسەوە لە جۆزێ مۆرینۆوە لە ڕافایل بینیتزەوە لە کارلۆ ئەنشلۆتیەوە لە یعنی مۆرینۆ ئیتر ئەوێ گواردیۆلا چابی ئەلۆنسۆ لە ژێر دەستی یاری کردووە وەکوی گواردیۆلا لە کۆنگرەی پێشیارەکەی ساوسانتنی شاباسی کرد وتی ئەلۆنسۆ لەگەڵ هەموو ئەو ڕاهێنەرانەی کە لە سەردەمی نوێی تۆپی پێدا کاریان کردووە و ئەفکاریان پێبوو تۆپی پێویانەکانیان پەڕێوە بردووە کارلۆ ئەنشلۆتیش خۆیان قسەی پێوتووە کە هەموو ئەمانەیەکی تۆزێک کۆ بکات و دەتوانێت ڕانەرێکی سەرکەوتوو بێ چونکە خۆشی لە نێو یاریگادا کە یاریزان بووە هەمیشە ڕاهێنەرەکەی یەکەمین ڕێنمایەکانی داوەتە چابی ئەلۆنسۆ تاوی ڕێنمایی ڕانەر لە نێو یاریگادا جێبەجێ بکرێت. بەڵام ئەوکو پێم وتن ئەلۆنسۆ پێویستی بە گۆڕانکارە پێویستی بەوەیە پێرێز بچێتەوە سەر عەقڵێتی بازارکردن لە ساڵی 2009 تا بتوانێت سەردەمێکی نوێی لە ڕیاڵ مەدریدەوە دەست پێ بکات چونکە تۆ بێی بەم تیپەوە داوای ستایلکەی داوای کۆنتڕۆڵکردنی تۆپگەی لە یاریزانانەی ڕیاڵ مەدرید وەکو لۆپیتیجی و لێ گوناحە ئەلۆنسۆ بە دەردی لۆپیتیجی بچێ لە کاتێکا لۆپیتیجی ئەو کەرەسانەی کە لە بەردەستیا بوون هەمان ئەو کەرەسانە بوو کە مۆرینۆ دروستی کرد کارلۆ ئەنشلۆتی ڕێکی خستن و چامپیۆنزیجی بردو و دواتر تیپێکی بێزیان دروست کرد کە دوای 3 ساڵیش زیدان لەگەڵیان چامپیۆنزیجی پێبردوانێت تەنها کریستیانۆ ڕۆناڵدۆی لێڕای تەنها بەڵام لۆپیتیجی نەیتوانی سەرکەوتوو بێ بۆ لەبەرەوەی فەڕستکردنی ئەمە بە یاریزانی تایبەتمەندی خۆی ئەکرێ. تۆ یاریزانی لاماسیا کە لە منداڵیەوە دێت کۆمەڵێ سیستماتیکی فێرەکرێ ئەمە لە مێشتیا دەچەسپێنرێ کاتێک گەورە دەبێت لەگەڵ یا گەشە دەکات کاتێک دێتە بەرزتر لەگەڵ یا زیاتر وەرەگرێت کاتێک تێپ تیپی لاوان تەواو تەطبیقێکا لە یاریگایە. بەڵام تۆ چ گرنتیەکەت هەیە کە قوتابخانەی تۆپی پێ ڕیاڵ مەدرید بەم جۆرە کارەکە من زانیاریم نییە لەسەری بەڵام من لاماسیا دەزانم بەم جۆرە کارەکە بۆیە دەبینم ڕاستەخۆ یاریزانەکان ڕێنمایەکان وەرەگرن. مۆرینۆ قسەیەکی زۆر جوانی ئەڵێ لە ڕۆما بوو هەنێ بواری شێواز یاریکردن بۆ یاریزانەکان ڕوونکردان ئەڵێ سەیرم کرد ئەنی دوانسیانێکیان هەر حەپەسا بوون بە دیارمانە کاتی لێم پرسی هەر لە شێوازی یاریکردن لە لاوانی ڕۆماوە هاتبوون ئەنوو شێوازی یاریکردنیان بە دەرخ لەلا نەبووە بەعەکسەوە ئەمە لە شوێنی تر هەیە من نازانم لای ڕیاڵ مەدرید چۆنە لەبەری مۆهیبەیەکی گەورەشم نەبینیەوە بڵێم ئاوا بەم جۆرە باسیکەم ناتوانم قسەی لەسەرکەم بەڵام مەبەستم لەوەیە تۆ ناتوانی ئەو سیستماتیکەی کە هەتا ئەو شێواز یاریکردنی کاتێت لە 90 خولەکە پێڕێوکی لەگەڵم کەرەسەیە بەڕێکی بۆیە ئەلۆنسۆ لەبەردەم ئەرکێکی قورسایە
لەبەردەم ئەرکێکی مێژوویە ئەمەی کەوەری گرتووە تەحەدیەکی قورسە بۆ مێژووی کاروانی ڕانەرایەتی من ئەوە دەڵێمەوانێ هیوادارم ئەلۆنسۆ بە هەمان دەردی لۆپدیجی نەچێ ئەمە بۆ چۆن بۆ ناکە بڵێم حاڵی حازە نام لە دوایان چیلۆتیەوە حەز ناکەم ڕیاڵ مەدرید نازنە بەرێتەوە وەکو حەزی خۆم با پێ بڵێم بەس بۆچی بۆی کە تۆ کاتێ بڕیار دەدەی ئەلۆنسۆ بکەیت بە ڕایەنەر پێویستە کام عەقڵیەتە و بگۆڕی نەڵێی چامپیۆنز لیگ مەوێ بێ نازناوی خولی ئیسپانی بەرمەوە نێی ڕایەنەرەکە و ناچارکەی بێتە کۆنگرە ڕۆژنامەنووسیەکەەوە بڵێ داوای لێ کردوم ئەم یاریەم بۆ بەرەوە ئەبێ ئەم یاریە بەریتەوە داوای لێ بکەی بڵێ تیپەکەم کامڵ و مێرکاتۆ ئەنجام نایە نە ئەمانە نابێت لەگەڵ ئەلۆنسۆ بکرێ ئەگەر تۆ ڕازگویانە گرێ بەستت لەگەڵ ئەلۆنسۆ کردووە بۆی کە بتوانێت کار بکات لە ڕیاڵ مەدرید یەکەم شت ئەوەیە کە ڕازگویانە لەگەڵی بدوێی و نەیهێنیتە کۆنگرە ئەمە بڵێ نەیهێنیتە کۆنگرەوە بڵێ و مێرکاتۆیەکی باشی ئەنجام دەیت و دووەم خاڵیش دەرفەتێکی تەواوی بیتیە بۆ کارکردن چونکە ئەلۆنسۆ ئەبێت لەگەڵ سکواتێکی نوێیان کار بکات ئێستا حاڵی حازر بڵێ بۆ ڕیاڵ مەدرید بۆ ئەلۆنسۆ لە پێگاتی 4-3-3 کەین کە ڕۆدیگەر یاریزان پێ بڵم ڕۆدیگەر بێتەوانێ لە سەردەمی ئەلۆنسۆە لە یاریکردنی سێبەرگریە ڕۆدیگەر ئەبێتەوە بە ڕۆدیگەرەکەی چێلسی ئەگەر توانای مابێت ئەسینسۆژەکری ئیسفادەی لێ بکرێ بەڵام بەرگریکاری چوارەمەت نییە ئێتە جۆناسانتایانی ئەمە شتێکی ترە باڵ ئارنۆڵ دێنی بەڵام باڵێکی چەپی زۆر باش دەوێت چونکە مامەڵەکردنی 3-4-3 جیازە لە مامەڵەکردنی 4-4-2 مامەڵەیەکی تایبەتە ئەیتر لە ناوەنداوە خۆی چۆنە گونجێنەوە قەرار لای ئەلۆنسۆیە بێلینگام و سیبایۆس و ئاردا گولێر و چۆنە گونجێەوە نازانم سیانەی پێشەوەش ئەمێنێتەوە سەرەوەی کە ڤینیسیۆس و مباپێ دەمێنەوە لای ڕاستی لێ دێ ئەوان بابەتێکی ترە ئەمە خاڵێک بوو کە ویستم لەسەر ئەلۆنسۆ لەسەر ڕیاڵ مەدرید ئاماژەی پێ بەم کە پێویستەکە پێرێس بە بڕوای من ئەم دوو خاڵە جێبەجێ بکە کە عەقڵیەتی کارکردنی بگەڕێتەوە بۆ سەردەمی 2009 و هەمان داواکاری لۆپدیجی لە چابی ئەلۆنسۆ نەکاتوانێ و بەبەختی چابی ئەلۆنسۆش لەوەیە ڕیاڵ مەدرید لە وەرزی ئەمساڵ دەست بەتاڵ دەرچوو هیچ فشارێکی بردنەوەی نازناوی لەسەر نییە و لە ڕووی ڕاگەاندنی شەوانەیە کارلۆ ئەنشلۆتی کارێکی باشی بۆ ئەلۆنسۆ کرد کاراسانێکی باشی بۆ کرد 4 کلاسیکۆی لەسەرێک دۆڕان 16 گۆڵی لەسەر تۆمار کرا کە ئەمە خۆی لە خۆیە بۆیە کە ئەلۆنسۆ وەرزی داهاتوو هەر شتێ بکە بەلانی ئیجابی بۆ ڕیاڵ مەدرید سیر بکرێ وەکو چۆن ئەمساڵ ئێمە فلیک هەر لە سەرەتاوە هەر لە مانگی سێەوە من پێم وتی فلیک ئەرکەکەی لەگەڵ بەرشۆنای بە سەرکەوتوی کۆتایی پێنا چونکە هەردوو ئامانجەکەی پێکاوە ڕکابەری نازناوەکان دەکات و پشتی بەستۆ بە قوتابخانی لاماسیا و یاریزانە لاوەکان لە لاماسیا پشتگوێی نەخستون ئەم دوو خاڵەیە کە لاپۆرتا لی داوا کردو بەڵام دڵنیا بن لەوەی هاوینی داهاتوو لاپۆرتا داواکاریی تری لە فلیکی ئەرکەکەی فلیک قورستر دەبێت بەڵام بۆ چابی ئەلۆنسۆ ئێستا لە دۆخێکی زۆر باشیە ڕیاڵ مەدرید 4 کلاسیکۆی لە سەرێکی دۆڕانەوە ڕیاڵ مەدرید خولی ئیسپانی لەدەستداوە ڕیاڵ مەدرید جامی شای ئیسپانیا لەدەستداوە ڕیاڵ مەدرید لە چامپیۆنز لیگا لە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوایی کردووە یعنی کۆمەڵە شتی باش هەن بۆ ئەلۆنسۆ کە هەچ کاتدەگەر خرەخنەیەکی ڕۆبەڕۆ بڵێ کاکە من لە سفرەوە دەستم پێ کردێتەوە ئاواتومەتانێ ئەمانە کۆمەڵی خاڵی جامی ئەچمە سەر ڕکابەری خولی ئیتالی ناپۆلی لە 2 خاڵی گرنگی بەرامبەر بە جەنەوە لەدەستدا ئێمە هەمیشە سەریکە بۆ ئەنتەر و بەرشەلۆنە شتێکم پێوتی وتم هەموو حەقیقەت پێ دەدەم لەوەی کە داوەر بڵێ هەرچی بەرامبەر کردووی داوەر من ئەڵێم هەموو شتەکانی تۆ تاوە ئیتر پێم تاوە بێ پێم تاوانە بەڵێم قسەکەی تۆ 100% تاوە بەڵام تۆ بەسەر هەموو نەمانە دازاڵ بووی یارەکە سەرکەوتن دێنە تۆ خۆت مسەبب بووی گۆڵی یەکسانیشت لێ کرایەوە نی ئینفرادێ بۆ ئاتەوانێ بۆ لامین کردیان ناو دەستی گۆڵچەکانێک کاتە خۆ مسەبیبی خۆ مسەبیبی شکستەکەی ناپۆلی تۆ دەرفەتەکەت درایە 3 خاڵ پێشکەوتی جەنەوانە ڕکابەری ئەوروپا لیگەکە نە لە ڕکابەری مانەوەیە نە ڕکابەری چامپیۆنز لیگەکە هیچ ڕکابەریی لەسەرێن لە ناوەڕاستی ڕیزبندایە و تیپەکەم ساڵ لە خولی ئیتالی دەمێنێتەوانێ و خوا با تاکیدێکیش لەو قسەیە بکەم و لە برم بەخوا ئەوانەی کە دەیڵێم تاکیدم لێ نەکردوتەوە بەس تەوەقۆی خۆم تاوە قسەکەی خۆم تاوە جەنەوە 40 خاڵی هەیە ئیمپۆلی 28 خاڵی هەیە 2 هەفتە ماوە بە هیچ جۆرە جەنەوە هیچ شەڕێ ناکە تۆ 3 خاڵ پێشکەوتووی یاری لەگەڵ جەنەوە هەبوو هیچ شەڕێکی نییە نە ئەوروپا لیگ نە چامپیۆنز لیگ نەمانەوە
هاتووی لە نێو یاریگای خۆتا یەکسانە بی. دوای یاری داهاتوو بەم نەڵێ ئەڵێی پەنارتیم بۆ نەگیرە، ئەڵێ گۆڵەکە ئۆفساید بوو، ئەڵێی وابوو. تو خۆت دەرفەتەکەت لەدەستداوە، خۆت باش مامەڵە نەکردووە. کاکە جێمی یەکەم گۆڵی یەکەمت تۆمار کرد، گۆڵت لەسەر تۆمار کرد، ئەو سەر و سەرچاو. جێمی دۆماتیتە ناوانێ زەختێکی باشت کرد، گۆڵی دووەمت کرد. لە گۆڵی دووەمە کاکە حەی عەلە السەڵات تۆپی پێ بەبێ پێڕەوکردنی سیستمە ڕەئیسیەکەی بەڕێوە ناچێت. تۆپی پێ ئەم قسەیە نییە من بەرگری ناکەم تەنها هێرشە بم. نمونەی بەرشەلۆنەی ئەمساڵ هیچ تیپێک لە هێرشبەریە نەیتوانی ڕوبەڕووی بەرشلۆنە بێتەوە. هیچ تیپێکی ژێندەی بەرشلۆنە ئاسان گۆڵی لەسەر تۆمار نەکراوە. هەر چوار یاری ڕابردووی لە چامپیۆنزی وەرگرە 3 گۆڵی دۆرتمۆند. ڕیال مەدرید ناڵێن خراپێمە، ناڵێن ڕیال مەدرید سیستمی یاریکردنی نییە، ناڵێن ڕیال مەدرید وا لە 2 یاری کلاسیکۆ ڕیال مەدرید 5 گۆڵی لە بەرشەلۆنە کردووە بە 2 یاری. دۆرتمۆند لە یاری گەڕانەوەیە 3 گۆڵی لێ کردووە. ئینتەر میلان بە 2 یاری 7 گۆڵی لێ کردووە. گونا حەمتیپە جوانە و نەگۆڵی لەسەر تۆمار بکرێت، بڕوا بکەم. بەرشلۆنە شانی و هەموو گۆڵە زۆرە نییە لەسەری تۆمار بکرێت. بۆیە ئەو قسەیە واقعی نییە ئەفزەڵ وەسیلە للدفاع والهجوم. نەخێر، تۆپی پێ سیستماتیکە، پێویستی بە گۆڵپارێزی باشە، پێویستی بە بەرگری باشە، پێویستی بە ناوەندی باشە، پێویستی بە هێرشبەریە. پێویستەکە وەکو لویس ئێنریکی لەکوێ پێویستت بوو هێرشبەری، لەکوێ پێویستت بوو بەرگری بکەیت. یعنی ئەمە دۆخێکە لەو دۆخانەی کە تۆ بێ پەیڕەوی بکەی. یعنی ئەمە بەدەست لە دەسەڵاتی من و تۆیان نییە. تۆ ئەبێت بەم سیستمە بەم جۆرە دۆخەکان پەیڕەو بکەی. ناپۆلی 2 خاڵی گرنگت بەرامبەر بە جەنەوە لەدەستداوە. کەوتیتە هەر دۆخێک خۆت موسەببی. 2 یاری ماوە ئینتەر یارەکەی خۆی بە پێگاتەیە دەگە و لە تۆرینۆ بردەوە کە سەرکەوتنێکی بەنرخ بوو و من بڕوام وایە ناپۆلی خۆی دەرفەتیایەوە بە ئەنتەر کە بێتەوە ململانی خولی ئیتالی، چونکە دەبێ بزانن یاری داهاتوو زۆر گرنگە. ئینتەر لە نێو یاریگای خۆی میوانداری لە لاتسیۆ دەکات و ناپۆلی دەچێتە ناو پارما یاریەکە دەکات، چونکە ئەگەر بکەوێتە کۆتا هەفتە من بڕوام وایە ناپۆلی یەکلاکاتەوە، تەنها یاری پارماماوە کە بە سەلامەتی لی دەرچێت، چونکە هێشتا دەرفەتەکە ماوە لەبەردەستە و بارودۆخەکە لە دەسەڵاتی خۆتا ئەکرێ مامەڵێکی باشکەوی بتوانانی لە کۆتای خولی ئیتالی بەریتەوە و ئەمەش با بمێنێتەوە بۆ وەڵامی ئەوانەی کە گلەی لە خولی ئیتالی دەکەن یا قسەیەک دەکەن. زۆر کات ئەم قسەیە من حەز ناکەم وەکو هاندەرێک لێکم بەنەوانەی لەوەی کە هاندەری ئیتالیام جوابی ئەم قسەیە بەمەوە، چونکە خۆمە خەمە بەریەوەی پارێزگاری لەوکەم. تەنانەت گروپە ئیتالیەکانیش زۆر جار گلەیەوەم لێکەن، ئەڵێن کاک محەممەد خۆی لەوە دەدزێتەوە یا خۆی لەوە وونەکە کە بەرگری لە ئیتالیا و لە تۆپی پێی ئیتالیا بکە کە نەم کردووە یا کە لە چەند بەرنامە جارێ باسم کردو بووم بۆ کە نەبمە لایەنگر یا وەکو لایەنگر باز نەکرێت. بەڵامەوە بۆ هەموو جیان با پسەلمێنێ کە ئێوە غەڵەتن، کە ئێوە قسەکەتان تەواو نییە. ئەوە تا 4 ساڵە لە ئیتالیا هەر ساڵی پاڵەوانێکی جیاوازە. لە ماوەی ئەم 4 ساڵەیە لە ماوەیە گەر 5 ساڵ وەرگرین ئێمە لە 5 ساڵی ڕابردوو 4 پاڵەوانمان هەیە، یوڤیمان هەیە، میلانمان هەیە، ئینتەر میلانمان هەیە و ناپۆلیشمانێ. ئەم ساڵەگەری هەیە ناپۆلی بێتەوە بە پاڵەوان. یعنی ئەمە ناحەقیشی گەورە بووە کە بەرامبەر بە ئیتالیا کراوە. لە گەورەی نەکسەی ئیتالیا یۆرۆی بردوێتەوە. لە گەورەی نەکسەی ئیتالیا ئینتەر گەیشتۆتە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. فیۆرنتینا 2 ساڵ لەسەرە گەیشتۆتە یاری کۆتایی کۆنفرانس لیگ و ڕۆما کۆنفرانس لیگی بردوێتەوانێ. ئەم ساڵ فیۆرنتینا لە چوارگۆشەی زەڕینە دەرکراوە. ئینتەر لە 5 ساڵی ڕابردووە یاریەکی کۆتایی ئەوروپا لیگی ئەنجامدا. ئەوم ساڵیش ئینتەر گەیشتەوە یاری کۆتایی چامپیۆنز لیگ. ئەوە ڕکابەری هەموو خولەکانی ئەوروپا کۆتایی هات. هەموو ڕکابەرەکە کۆتایی هات. هەفتەی 36 ئەنجامە دەێت ئیتالیا هەفتەی 36 کردو هێشتا ڕکابەری لە لوتکەیە جیاوازی یە خاڵە. هەفتەی کۆتاییش بەردەوامیە بێگەن ئینتەر یارەکەی خۆی بەرێتەوە ژیاری خۆی بەرێتەوە هەفتەی کۆتاییش بەردەوامیە بێ. یعنی لە هەفتەی 38 تا خولی ئیتالیا گیالا بێتەوە. هێشتا بلیتەکانی چامپیۆنز لیگ بەتەواوی لە ئیتالیا یەکلا نەبووەوە. هێشتا بلیتەکانی ئەوروپا لیگ لە ئیتالیا یەکلا نەبووەوە. هێشتا بلیتی کۆنفرانس لیگ لە ئیتالیا یەکلا نەبووەوە. کەواتە هەمووانی وتان ناحەقی بۆ بە تۆپی پێی ئیتالیا. بەڵامی تر ئێمە نامانەوێ بچینە بەرێ کە بەری بەرگریکردن. پێنج خولەکە دێمە لای کۆمنتەکان زۆر بە خێرایی. تەبعاً وتم بڕوا بکەن هەچ کەس باسی حەکەم کا من عەکسەکەی هەڵم.
لەبەرەوەی من بۆ شیکاریەوە دانەنیشتم تۆ هان بەم دوو گۆڵە لێ بکرێت جەڵدە لێداوە دوێنێ ئەڵەندانەیەکی تر لە بەغا جەڵدە لێیاوی کە دوو گۆڵ لە بەرشلۆنە کراوە ئەو نە مێشکی شۆراوە توانێ بە قسەی خراپ بۆ دوو گۆڵدانیشی جەڵدە لێت بە دانێ مردووە لەبەرەوەی بەرامبەر بە ئینتەردۆڕاوە حاشا من ئەهلیەوە نیم تۆ فێریە مەخلاقەکەم کە ڕاضەوە نەلا پیرۆز بێ فێریەوە خلاقە بکەم کە تیپە دەو نەخۆش بێ ئەوە بە دەرە لە من ئەگەر بۆ سێری منەکەی کە من ئەوانە بۆ بکەم بەخوا لای من ئیسفادە ناکی بڕۆ بۆ شوێنێکی تریتر بە لایەنگرم دانی بە تەعەسوبم دانی من فێڕی شەڕەجنیەوە ناکەم کاکە من فێریەوە ناکەم قسە بە حەکەم بڵێ من فێرەکەم ڕێز لە هەمویان بگری دۆڕان قبوڵە کرد لە کەمترین حاڵەتە حاڵەتێکی زەقی تەحکیم هەبوو من باسیەکەم حاڵەتی بچووک هەرگیز باسی ناکەم لای من ئەمە دەست ناکەی بڕۆ لە شوێنێکی تر خوارزقەوە زۆر هەیە دانیشێ هەموو کات باسی حەکەمەکە بڕۆ بۆ لایەوان کاک ئەوان ڕاضین لە من ڕاضیترن لە من لێزانترن لە من شارەزاترن بڕۆ بۆ لای ئەوان کاک من نامەوێ هاندێکی تۆپی پێ بە یاریەکی کە دۆڕانی جەڵدە لێی باە دانیشێ تووشی خەمۆکی بە یاخوا نەخواستە بمرێ من تۆپی پێم لا مقدس نییە من نامەوێت دینە بدۆڕێنی بۆ تۆپی پێ و لای من دەست ناکەوێت ئەو با سەراحەت بێ لای هەمووتە کاک موحسین بەرشەلۆنە بە حەقی خۆی بردیەوانێ فلیک زۆر چاکی کرد ئارا خۆی نهێنایە ناو کاگاوکار نەخێوانیە ئەوە کاگاوکار گلەی لە ناوژیوانەیە هاوڕێیکی ئەزیزمە بینەری بەردەوامی بەرنامەکە بەڵام لەبەرەوەی حەکەمەوەڵی نەخێرەوەی چوامینی من بیلعکس دەڵێم بەس پەنارتی نییە هەر داوەر زۆر بڕیارەکەی دروست بوو کاکە واز لە حەکەم بێنن ئێمە شیکاریەکەین ئەمە لای من دەست ناکەوێت برا گەورەکەم هاوڕێیکی ئەزیزمی بینەری بەردەوامی بەرنامەکەن ڕێز و حرمەتم بۆت هەیە بەڵام بەخوا کەسی لێ ناپارێزم کوێ باسی حەکەمکە من عکسەکەڵم بە داوای لێبوردنەوە بەرشەلۆنەی هەنز فلیک شایانی ڕێزە سەرەتای بەرنامەکە باسم کرد کاک تواناگیان من کێشەم لەگەڵ هیچ کەسێکانیە غەیری دین غەیریەوەی ڕێزگرتن لە چواردەورەکەی هیچ کێشەیەکم لەگەڵ هیچ کەسێکانیە با دڵنیاوی لەبەرەوەی من ئەم دوو کێشەیەمەیە قەبری خۆم بۆ کەس تاریک ناکەم ئەوەم هەیە براکەم ئەینا هیچی ترم نییە سڵاو کاک مەسوورجان کاک هونەری ئەزیز بە کۆی گشتی ئەمساڵ بەرشۆنە ڕیاڵمەدیدی گەورەکەوە گیانەیەکی مەترسی نیشانی گیانیدا بەرشۆن لە چامپیۆنزیک لە ڕێگەیەکی ئاسان بوو بۆ گەشتن بە یاری کۆتایی تا قۆناغی پێش کۆتاییاری بەهێزی ئەنجام نەدا بە زەحمەت توانی لە یاریگای دۆرتمۆند ڕزگاری بێت یانە ئینتەر تاقیکردنەوەی ڕاستەقینە بۆڵسەنگاندنی ئاسی ڕاستەقینەی لە دوو یاری نەیتوانی لە ئینتەر میلان باتەوە ماڵاوی کرد بێگومان بەرشۆن و ئینتەر میلان و پاریس باشترین یانەیە مەرجەم بەڵام گەورەکردنی بەرشەلۆنە هونەرجان ئەو مەقتەعی لێلایە وەڵی کۆمنتەکەت زۆر جوان بوو نایزیان جوابم مایتەوە بە جوابی یەک کۆمنتێم لەبەر هاوڕانی تریش کۆمنتیان کردووە باسی ئەلۆنسۆشم کرد کاخالی جوانترین و بە چێشترین وەرزی ساڵی بەڕێکرد ڕیاڵ لە هەموو مێژووی خۆی نەیتوانیەوە بە چێش بە نازنا وەرزەکەی بەڕێ بکات کاک ڕێباس بڵێم چی وەڵا بۆ ڕۆما کاک محەممەد ئەکرەم کۆمنتێکی کردووە ئەڵێ قسێت منتەقین یەکاڵی بیانوێنانەوە حەکەمەکەنتر کارتی سووریە بێ بەرشۆنە گۆڵی 3 میلیۆن ناکرێت بەرشەلۆنە لە کارتی سۆ ڕزگاریکە کاک محەممەدە کۆمنتی تۆ هیچی وانە بڕۆ بۆ شوێنێکی تر با لەوێ ئەو باست بکەن تەبان ئەمانە مووی هاوڕێ ئەزیز بن بەس من نامەوێت خەڵک فێری ئەم شتە ناشینانە بکەم ئەگەر بۆ هاتوویت بەخوا لای من جێت نابێتەوەنێ هیچ کۆمنتێکیش پەیوەندی بە حەکەمەوە بێ منی تر نایخوێنمەوانێ یا عکسەکەی لەم یا نایخوێنمەوە ئەوە کاگاریاڵ ئەم ساڵ گەورەترین چێژم لە بەرشۆنە وەرگرت ئەو چێژی وەرمگرت لە بەرشەلۆنە ساڵی 2009 وەرگرم ئافرم ئاوە چێژ وەرگرە و تاو خۆتی لێین مەکە ڕیاڵم ساڵی جمتمانەی بەخۆی نییە کێشەیەڵی بەرگری بەرشۆنەمان باس کرد پێویستەکە بۆی چا بکرێ ئەمە کۆمنتەکانە کاتەکەم بەرەو کۆتایی دەڕوا تاوان من ڕێز لاموو بۆ چوونێکی تایبەتی وەرزشی یەگرم کە بۆ نمونە تۆ هەست خوێندنەوەیکی منە بۆ یاری پێ غەڵەت بێ هەرجا لە ڕووی شیکاریەوە هەمووی لەگەڵ بەڵام بەخوای گەورەیتر من قەرارێکە و یامەوەی باسی حەکەمی کرد من ڕێک پێچاوانەکەن وەرە بڵێ بەرشەلۆنە حەکەم لە بەرژەوەندی بوو منەڵێم نەخێر بەرشەلۆنە حەکەم دیشت بە عەکسی شەو بۆ جوێنێ خۆتان